بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت جارێکتر لە پێیان بۆدکاستە لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستین. بەشی چوارهەم لە ئەو زنجیرەی کە دەستمان پێ کردو لە خزمەت جەنابی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەراج پسپۆری نەشتەرگەری گشتی و مامۆستای زانکۆ. حەزەکەم سەرەتا بڵێم کاکتۆریان یاخوا بەخێر بن. سپاستانەکەم، مەمنونم. سپاس. ئێمە لە ئەڵلقەکانی پێشووە کۆمەڵێ باس و خواسی زۆر گرنگمان باس کرد کاکتۆریان. وشە لە زمانی کوردیە، هەر وشە بەگشتی دەوڵەمەندکردنی وشە لە فەرهەنگی زمانەکانە چەند گرنگە. ئێمە ئایا لە وشەیە دەوڵەمەندین کەسێ خزمەتیم بوارە بکات؟ بەڵێ، زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئەمە بەشیی عیلاقی بە زمانەوانیەوە هەیە، بەس ئەوەی کە من تا ئێستا تێگەیشتوم وڵاتە هیچ بابەتێ ناڵم بەسەرما بڕۆیا شێخ تا نچمە بنج و بناوانی. وشە سێ جۆرە لە زمانە. جارێ هەموو میلەتێ زمانی خۆی هەیە، هەموو میلەتێ زمانی خۆی هەیە، زۆر و کەم وشەی هەیە بۆ ئەو پێویستی ڕۆژانەی کە هەیەی. وشەکان لە دەنگەوە هاتووە لە ئەساسا، لە دەنگی ئەو دۆر و پشتە، دەنگی مەل بۆ، دەنگی ئاو بۆ، دەنگی باو باران و هەرچیە بۆ وشەی بۆ ڕێخستۆ بە پێی ئەوە. جا ئەم وشانە بن بە سێ بەشەوە لە هەموو زمانێکە. بە تێکەڵبوونی زمانەکان وشەی ترێتت سەری، بە کەشەکردنی ئابووری و تەکنۆلۆژی وشەی تازەیەتە پێشەوە. وشەکان یا لە ئەسڵای بنچینەی خۆی هەیە کە لیما پێڵێن ئیتمۆلۆژی، یعنی وشەکە هەیە لە زمانەکە تا وشەی تری لێ وەرەگری پێڵێن ئیشتیقاق، یاخود وشەکە هەیە دایە تاشی بۆ شتێکی کە، بۆ کارێکی کە، بۆ فەرمانێکی کە، بۆ وەسفێکی تر. ئەمە تەنحیتی پێڵێن تۆوەکو نەحەد لێ وەرەگریت، یا وشەکە لە زمانی ترە وەریەگری بۆی تەکنۆلۆژیا و یا ئەو وشە جارێ لە زمانەکەی توا خەڵک خاڵ نەبووتەوە ئەیخوازی، یعنی وشە ئەخوازیت. جا بەڕای من هەج وشەیەک خۆمان هەمان بێت حیفێ مۆشی تر بەکاربێنین. ینی من زۆرم پێ ناخۆشە ڕۆم سیرەکەم لە دیوارێکە نووسراوە عەشیای ناوماڵە فرۆشین. جارێ عەشیانی ئەشیایە دوایی کەلوپە لە دێت تۆ وشەی خۆتە دێ زۆر جوان و نایاب و بەڕاستی یەخنیەوانی کە ئەم ڕێکبەن بەم جۆرە هەم ناشرین بە ناشرینێ نووسن هەم بە وشەی ترە خوازن. ئەگەر نیتە وەکو وایە من دایماڵێم تۆ ئەگەر وشەیەک نیتە منجەڵێکنی لە دراوسەکەی بخوازە، بەس خۆ نیە هەموو ڕۆژێ پشتی ماڵی دراوسێ منجەڵەکەی. زۆر بەکارهێنانی وشەی عەرەبی زۆر باوە لە ئێمە، هەم ترس ئینگلیزیشی هاتۆتە سەرکار، ینی هەتا بۆ نووسینی ڕیکلام بۆ دیواری وەکو جەنابتە فەرمووی، یاخود بۆ پۆستکارت و بۆ هەر شتێک. ینی ئەم شتانە بۆچی ئێمە وشەکانی خۆمان بەکارنێنین؟ کە شێخ وتم ئەبێ لە خۆت هەبێ لە خۆتی وەرگریت. ئەگەر نەبوو مەسەلەن سەبڕی تەلەفۆن باشەیەکی کوردی نییە، بەس بۆ بە جیهانی وەنیە تەلەڤیزیۆن بۆ بۆشەیەکی جیهانی، یعنی مۆبایل و لاپتۆپ و وشەکان بۆ بە جیهانی. جارێ وشەی خۆتت نییە، ئەگەر ئەوانە بخوازیت بەپی تەکنۆلۆژیا و تازەگەری و تا شوێنی خۆی کاتە وشەکەی خۆت مەناعەت نییە قەیچێکە، بەس کە خۆت هەت بوو بەڕای من شتێکی جوانیە وشە بکەیت. بالمناسبە خوشکێگەیە لە ئێران ناوی سەحەر موعێنیە. ئەم خوشکە خۆی لە پێش خەریکی چنین بووە، بەوەی ئیشەکەیەوە توانیوێتی کۆمەڵێ لە ڕنگ کۆبکاتەوە. دوایی سەیری کردو ناوی ڕەنگەکان زۆرە. ئێستا 9 ڤۆلیۆم 9 بەرەک لەسەر ڕنگ لە زمانی کوردیە دایناوە. 9 بەرەک 73,000 وشەی من هەماگەر نەم بواە ئەموو خەڵک گاڵتەیەکە، ئەمە مۆبالەغەیە، ئەمە ینی زیادە ڕەویە لە قسەکانم. خانمێک لە عمری سیەکانایە بتوانێت بە 14 ساڵ خەریک بووە. فۆکەڵ پۆین نقاتی داناوە لە هەموو شارە کوردەکانە، هەموو لاجەکانی وەرگرتووە، کوردستانی سەر و خوار و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، ئەوانەی کەوا لە ئەدەبیات ئازان هاوکاریان کردووە، دێ بە دێی هەموو کوردستانی ئێران گەڕاوە. 14 ساڵ خەریک بووە بە هەموو وەسایلی تەکنۆلۆژیای کە ئێستا لە بەردەستایەتی 73,000 وشەی بەس لە سەر ڕنگ کۆکردێتەوە. یا شەغەگەر بەرجی یەکەمی بخێنیتەوە گەورەی وشە و زمانی کوردی ئەتیەگەی چەند گەورەیە. یعنی مەسەلەن بەس بۆ وشەی مەسەلەن شین یا سوور 70-80 واتای جاجای هێناوە لە شوێنی جێگیری خۆیان. یعنی زمانەکەمان زۆر دەوڵەمەنە، ئێمە زمانی کوردی زۆر دەوڵەمەنەوە، ئێمە قەرزاری ئەم میلەتین بۆ ئەو کەڵچەرە کەلتوری کە بۆیان بچوس بۆ ئەو فەرهەنگ و زمانە فراوانی بۆیان بەجێشتوین. بەڕاستی کاتوریان بچینە سەر باسێکی ترکە حەزەکەم جەنابتان ئەزمونتان لەو بوارەیە هەیەەوە شوێنی ئیداری زۆرتان بینیوە و جەنابتان مامۆستای زانکۆ بوون، عەمید بوون و لە خستخانەیە ساڵانێکی زۆرە کارەکەن. ئایا ئاستی ئەنجامدانی کار و پیشە چۆنە بینن؟ ئایا ئاست هەیە، ینی خەڵکە بێت بزانێکە
چۆن مامەڵە لەگەڵم ئاسانەیەکە من کە ئیشی خۆمم هەیە منەت بکەم بەسەر خەڵکا کە من ئیشەکەم بۆ کردویت فلان کارم ئاوا کردووە. بەڵێ وڵی ئەم پرسیارە زۆر گرنگە. من بە بەشی خۆم بەش بە حاڵی خۆم لە بوارەکەی خۆمە باسیەکەم 5 ئاستەیە لە هەموو ژیانە، سیانیان تایبەتی من دەبەست بە خۆتەوە. ئاستی یەکەم کە هەرە کەمەکەیەتی ئەوەیە ئەنجامدانی هەموو کارەکەت بە ڕێک و پێچی بێکەم و کوڕی. یعنی نەخۆشێکە چێتە لای بە ڕێزێ پزیشکێک ئەی بینێ ڕێزی لێگرێ تەشخیصی نەخۆشێکەکە عیلاجی بۆکە چارەسەریەکە بە دواچوونی بۆکە ئەمە واجبی خۆیەتی. ئەچی چە چێشخانەیەک بە ڕێزێک چێشخانەیەکی هەیە ڕێستۆرانتێکی هەیە چێشخانەیەکی هەیە نانەخۆیت ئەیتە دەرەوە خواردنەکەی زۆر مهم بوو قاپەکانی زۆر پاک بوو خەڵکەکانی باش بوون مجامەلەیان کردین ئەمە کەمترین دەرەجەیەکە بێبیکا بۆت یان ێتەوە خواردنەکە باتێ سکپ بچێ بڕشیتەوە کەوچکەکانی نەشۆرابێ مەخسەل و حەمام ئەمە ئیشی خۆیەتی ناوێت هیچی ناوێت ئەمە ئەرگەکەی خۆیەتی مادەم ڕێستۆرانتی هەیە ئوتێلێکی هەیە شوێنێکی ینی کارێکی هەیە دوکانارێکە شەکانێ بڕێ هەچیەکە بۆ بکە تۆ بە دڵێ بێ ئەمە ئاستی یەکەمە هێشتا ئەمە کەمتریشتە فەرمانبەرێک کە ئەچی بۆ دایرەکەیت هەج دائیرەیە بێت کە ئیشەکانە بۆ کات هەڵەسێت ئەچی بە دوای ئیشەکانتە بۆ دەکا ئەمە کەمترین ئیشەکە بۆ دەکا. شۆڤێرێک کە سیاقە دەکا بەسەر جادا نەفرێک ئەگەیەنێ ئەی با بەڕێک و پێچی بۆ شوێنی خۆی بەڕێزەوە ئیشەکەی ئەیگەێنێت و قسەی بەرزونزم ناکا بەرامبەری و وەنیە مرتاحبی لە گاندنەکە ئەمە ئاستی یەکەمە دەرێت چووکە ینی قابلە لە ڕێگا داوبەزێنێ بخاتە ژێر چاڵێکەوە بڵێ بڕ خۆ بپەڕێرەوە. ینی ئاستی یەکەمی ئیش ئەنجامدان ئەوەیە کە تۆ هەموو پێداویستیانی ئیشەکانت جەبەجێکی بۆ بەرامبەرەکەت ئەنجا تۆ ئاستی یەکەمی. ئاستی دووەم ئەوەیە تۆ ڕێکی خەیت زۆر جوانتر ڕێکی خەیت ینی هەمووی شەکانی کردووە بەس بەڕێخستنێکی زۆر باش. ئاستی سێم ئەوەیە هەموو کە ئەزانێ ئەمە شێوازی تۆیە ئەمە بەس شێوازی تۆی لە ئەنجامدانی ئەم ئیشە ڕێک و پێکە بە ئاستێکی بەرز ئەنجام درراوە بە ئاستێکی بەرز ئەنجام درراوە ئەزانێ ئەمەیە. ئاستی چوارەم ئەوەیە تۆ مشاورەکەیت تۆ ئیستیشارەیەکی تۆ ڕاوێژەکەی بە خەڵکیکە کۆمەڵی گەنی لە ئاستی خۆتا بەڵام یعنی پێڵێن تیموەرک بە ئینگلیزی ئەم تیموەرکە کۆمەڵێکن یعنی ئمە لە نەشتەرگەریە پسپۆڕی بێۆشکاریمانێ بێ ئەوە ناتوانانی چکەین ستافی عملیاتمانەیە کە ئەوانە هەمووی سەربازی ون و کەس نازانێت چین ئیشەکانە زۆر مهمە کار بە دەستێکی کارگوزارێکی نەشتەرگەری بە قەنجە ڕاحەکە مهمە ینی کۆتەرێکی کە بۆی داهانێ بۆ ئەزە بەڕێز دەزانی بە خواری دابنرێ یا دانەنرێ لەوانەیە ئەنجامێکی زۆر خراپی بێ لەسەر هەموو کەسێ بکەوێتەوە تەزمیدەکەی درێسینەکەی ئەو داپۆشینەکەی بە هەڵە بکرێت سۆندەیەک بە خواروخێکی دابنریا ڕابکێشێ لە گواستنەوەکەیە کارگوزارێک کارمەندێکی گوێزێتەوە لەوانەیە کێشەیە دروستکە بە 1000 جەڕاحچانەکەێتەوە ئەوی ئالەتەکان تاقیمەکە ئەوی تاقیمێکە بەڵێ ئەگەر ئەم کەسە ویژدانی نەبێ بە پلەیەکی گەرمی کەم بیکات بڵێ کارەسا هەمووی بڵێ کەواتە تیمە ینی کۆمەڵێکن تو هەمووی شەکانەکەی لە بواری ئەنجامدانی هەمووی شەکە بە تیمەکرێت. پلەی پێنجەم کە نیمە ئێمە لێمە نیمانە بەڕاستی لێرە زۆر دەگمەنێ ئەوەیە کە لە دادگاکانی ئەمریکایی بینین کە پێڵێن هەیئەی محەلفین جووری پێڵێن کۆمەڵی خەڵگێنن شارەزار لە دەرەوەی بواری دادگا ئەمە زۆر ئاستێکی گەورەیە. من یەک نمونەش پێڵێ مەساکە لە سلێمانی وەختی خۆی لە 60ەکانە کراوە کۆمەڵی خەڵگێنن مەسەرەن ئەوانەی کە بێزگە لەوەی کەوا محامی دیفاع و محامی ئەوەی کە کابرای مەسەرەن هەردوو لاکە حاکمەکە جوێ لە هەمیانەگرێ و جەلسەکە با بڕێەوە کۆڕەکە با بڕێەوە لە ئاخیرا بە کۆمەڵی خەڵکیە ناوە کاسبکارە دوکانارە پۆلیسە فەرمانبەرە تەقاوتە گەنجە شارەزای مامۆستایە مهندیسە مامۆستای زانکۆیە کۆمەڵێکیان هێناوە پیان ئەڵێن بەم کۆمەڵە ئەڵێن پشتە ئەو دی و ئێوە هەموو بابەتەکەتان بڕن بووە بڕیاری خۆتان بن یعنی بڕیاردان لەسەر ئەنجامدانی کارەکە حاکمەکە نایکە قازیەکە نایکە ئەوانەیکەن هەیئەی محەلیفینێکن ئەمە ئاستێکی زۆر بەرزە لە ئەنجامدانی پیشە. ئێمە بە هیواین لە پزیشکیە زۆر بوارەکان تیمۆرچی تیاابێ بەس تیمۆرچی ڕاستەقینە نەک مجامە لەو ینی دانیشن پێکەوە بابەتەکان باسکەن هەموو پسپۆڕەکان پێکەوە بۆی ئەنجامێکی باش بگەنن لە پێناوی خزمەتی هاوڵاتیە نەک لە پێناوی شاردنەوە مەسەلەن داپۆشینی هەنێکەم و کوڕی لە ئیشەکە. من نمونەیەکە بۆ بێنمە یا شێخ پیاوێکی بلیمەت هەبوو
من بە مامۆستای یەکەمی باوک مێزانم کە ناوی حاجی باران بوو. حاجی باران پیاوێکی هین بوو، مەلاک بوو، خەڵکی مەڵکەنی بوو، خزمایەتی و دۆستایەتی بوو لەگەڵ باوکمە. هەموو ڕۆژێک لە سەعات 8:30 تا 9 هات لای باوکم هات. هەموو جارێکیش کات لە تێنانی پێ بوو لە دەسڕێکی زۆر جوانە کە بابێکمان بۆمانەکرد ئەی خوارد و چای خۆم بۆ مێنا و زۆری پێخۆش بوو. ڕۆژێک نەهات بۆ دوکانی باوکم، ڕۆژی دوایی کە هاتەوە باوکم لی پرسی خاڵە حاجی بۆ دیار نەبووی. وتی وەڵا پاشا ناردی بە شوێنما بۆ ڕاوبۆچوون. وتی ڕاوبۆچوونیشی؟ وتی هاتووە جواب لە بەغاوە کەوا لە سلەیمانی ئەوسا بە محافظیان وتووە متەسەڕیف. پاشا مەبەستی مەلیکی عێراق بوو، پاشا قزی متەسەڕیف بڵێ. لوژنەیەکیان دروست کردووە، تیمێکیان دروست کردووە، گروپێکیان دروست کردووە لە بەڕێوەبەری پەروەردە، لە بەڕێوەبەری بەلەدێ شارەوانی، لەگەڵ بەڕێوەبەری شورتە، لەگەڵ خۆی، لەگەڵ چەند پیاوماقوڵێکی سلەیمانیە ئەیانەیە قوتابخانەیە دروستکەن بە مناقەشەی بکەن، چۆنی بکەن، لە کوێی بکەن، موافقە و پارەکەی هاتووە. وتی هەرێکی شتێکی وتی گەیشتە سەر من، وتم لە جوولەکان و سەرشەقام و چوارباخلە و گەڕەکە مەکتەبەکە بکەرەوە، بۆ لەوێ بیکاتەوە. وتی ڕێیانوە گوتم لەبەر ئەوەی هینی زۆرە، نفوسی زۆرترە لە گەڕەکانی کە دوورن لە ناو جەرگەی شارەوە، بە ئەوانە بە ئاسانی بچن بۆ قوتابخانە، مناڵی باش زۆری لێ دوورن، و هەروەها باخ و باخچەی لێ ئاوەڕۆی سلەیمانی سەر و خوارە، کارێزی فلانکەسی لێ لەوێ ئەتوانن ئیسفادە لە ئاو و ئاوەڕۆ و باخچە و نزیکی بۆ مەکتەبەکە ئەوە باشترین شوێنە بۆ دروستکردنی مەکتەب. وتی باوکشم وتی بۆ جا خۆ قسەی مۆندیسیان وەرگرتووە، قسەی تویان وەرنەگرتووە، ئی بە لە دێوەتی نە قسەی منیان وەرگرت. هەموو وتیان ئەشهدو بیلا بۆ چوونەکە تەواوە. لەبەرەوە تۆ پیاوماقوڵت دێ لە شارە، مەفروزە ئەنجومەنی شارەوانی تۆ انتخاباتەکەی خەڵک دەنگەیە بە کۆمەڵی خەڵکی باش، پێم باشە، بەس پیاوی ماقوڵ هەیە، پیاو هەیە زۆر بلیمەتە، پیاو هەیە زۆر شارەزای، زۆر دڵسۆزی شارەکەتە، بیەنە ڕاوبۆچوونی وەرگرە، ڕاوێژی پێ بکە، بزانە قسەی چەند باشیان پێ، وشەی چەند گەورە و بە سوودیان پێ بۆ میلەتەکە. جوانە. یعنی من لە ئاستێکی زۆر بەرزایە ئەو پرسوڕایە کە ڕەنگە ساڵەکانی 60 و ئەمە باسی 60ەکانەکەم کە بەڕاوێژ ئیشان کردووە. بەڵێ دەستان خۆش بە کاتوریان. کاتور لە سلێمانیە طبعاً مزگەوتەکانی سلێمانی کاتی خۆی بە زۆری حجرەی تیا بوو، حجرە زانکۆیەک بوو بۆ ئەو مەنطقەیە ئەم هەموو شاعرە، ئەم هەموو بلیمەتەی لە کوردام، هەموو مەلاچاکەی کورد کە هەڵکەوتون هەمویان لە حجرەکانی کوردستانە پێگەیشتون و کاتە قوتابخانە و کوژان تەفەرمیانی کەم بووە، زۆر کەم بووە و بگرە سەدەیە پێشێسە هەر ڕەنگە هەر زۆر دەگمەن بوو بێ لە شارە گەورەکانەوەی قوتابخانیتیانە بووە. شتی جیاوازیان هەبووە، ئەم فەقیانە کە خوێندوانە ئاستی جیاوازیان هەبووە. طبعاً مستعید و سوختە هەبووە، مستعید باڵا بۆ سوختش لە خوار ئەوانەوە بۆ کە دەرزیان لای مستعیدەکان خوێندووە، مامۆسای گەورەشتە دەرزی بە مستعیدەکان وتۆ، بەس دەقنەی فەقێ هەبووە. دەقنەی فەقێ زیاتر سوختەکان ڕۆشتون کردوانە، ئیشی ئەوان بۆ چۆن گەورەکانیان کردو، فەقێ گەورەکان گەڕاون. ئایا تۆ دەقنەی فەقێ و دی و چی بووە؟ کاکە شێخ، ئەم تەبان ئەو حجرانە هەر ئەوە نەبووە، ئێمە کاچین بۆ مەکتەب کۆمەڵی خەڵکی یەگەڕێکین، کەم تیاکەوە گەڕێکی دوورتری تیاابێ، بەس ئەم حجرانە ئیمتیازێکی کەی تیا بووە. ئەو خەڵکانەی لەوێ بوون شوێنی دوورتر بوون، یعنی بە بیر و بڕوا و بۆ چوون و پەروەردە و کۆڵانی دوورتر، گەڕێکی دوورتر، شاری دوورتر هاتن، چکە ئەوان بە دوای مامۆستایە کە ئەگەڕێن دەرسیانە بۆ 12 عیلم، لەوانەیە ئەو مامۆستایە لە حەدیثی شەریفە بڵین، لە منطقە، لە حەدیثە، لە بەلاغا، لە نەحوا، شارەزایی بووە، لە هەموو شوێنەکەەوە تەلەبەی وەرەگرت بۆ تەسەلسولە بۆ اینی کە ڕێزیەکردن. ئەم بەڕێزانە تەمەن معاش نەبوو، سەرچاوی بژێوی ژیانیان نەبوو، هەر لە مزگەوتەکە خەوتن، خزمەتی مزگەوتەکەشیانە کرد، کەلوپەلی مزگەوتەکان بەکاری هێنا، بەڵام بۆ خواردن ئێواران یەکێک بە تەشتێکی تەنکەوە زیاتر یا بە سینیەکی تۆزی قوڵەوە ئەهاتن ماڵ بە ماڵ لە دەرگایانەیە، خەڵک زۆر بەڕێزەوە چوو بە پیریان. جا من ئەو کاتە سەرسام بووم بەمە، چۆن لە یەک سینیە لە یەک بەلەم لە تەشتێکی بچووکی تەنکە ئەمە خواردنەی تیەکەن، ماڵێک ماستیانێ، ماڵێ نانی بۆ دانان، ماڵێ مەسەلەن فاسۆلیا، ماڵێ برنج، ماڵێک ئەگەر گۆشتی مریشکی وایە لەسەر سینیەکان میوە، هەچی شت تۆ بەدڵتە تیا بوو، بەس پێم سیر بوو ئەو کاتە کەچی ئێستا کەچینە بۆ فێ مەفتوحەکان و کراوەکان و تێلەکان، قاپێکی بەلەمی گەورە ئەبێ، بەربەلەمێکی گەورە ئەبیت،
پارچە لە هەموو شتەکانی تیەکی ڕێک تەقنی فەقێکم بیرەکەێتەوە ینی دەقنی فەقێ تقریبا هەر بۆ فێ مفتوح بۆ فێ مفتوحی ئێستا دوای ئەوەی 40-50 ساڵ بەسەر ئەو کارا ڕۆیشتووە ئەو سەلام سیر بووە ئەمە چۆنە بێ ئەمە مشتە تێکەڵ کرێ بەڵام ئێستای بینم ئەمە شتێکی باش بوو و ئەمە هاوکاری بووە و بەدڵێکی خۆش هیچ کەس نەبوو دەرگانەکاتەوە لی ئەیانزانی کەین بڕوویەکی خۆش پێشوازیانەکردن هاوکاریانەکردن بەشی خۆیان ئەیانە بە پێی خواردنەکەی ئەو کاتی خۆیان کەس نەبوو بچێشتێکی تریان باتێ یعنی تۆ ئەگەر هاتو برنجوش لە دەبوو برنجلەکە دەیانێ ناچی مەسەرەن خواردنێکی ئەوسا خواردنی ژەڵناگیرا بالمناسبە شتێکی کەیان بیتێ بەڵێ طبعا ئەو کاتەکە تۆر دراوسێتی ڕێسی دایک و باوەک یعنی احترام لە ناو گەڕەکە زۆر گەورە بوو بۆیە یعنی بەڕاستی فەقێش جۆرەتیەوەی کردو ڕێزێکی زۆری لێگیراوە فەقێ و فەقەکانی زۆر مؤدەب بوون زۆر بەڕێز بوون لە ناو خەڵکە دراوسێتی ئەو کاتە چۆن بوو ڕێزی دایک و باوەک چۆن بوو ینی کاسە دراوسێتیان پێوتوە یا شێخجان ئێستا بەداخەوە هێشتا لەو نەریتانی کە بەرەو کەسبوو نەچێت هاتوچۆ نەماوە هاتوچۆ کاسە دراوسێتی تێکەڵبوون هەچ کەسە و ئەمەنە قاڵ بووە لەو ژیانە ئەمەنە دەردی مەحویڵی خەیاڵی پوچی دنیا خەیاڵ و فکری وا تێکداوم قیامەت مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەگەر لە کەس نەماوە نە لە کەسوکار نە لە خزممان نە لە هەژار نە لە دراوسێ ئەمەنە کارەکانی قورس بووە گای لە ماڵۆڕم بە ماڵم ناڵی خۆشی نەبێچێ بەدەمی شکە و یەتەوە ڕۆتینەکانە بادەسەر ئەو سادراوسێ من بیری مێ لە شەستەکانە بۆ نمونە ئەگەر یەکێ خەریکی گەنم بووە گەنمیانە کوتان گەنمیانە کرد بە ساوەر بازەی بڕێش وردەکانی بە هەرەوەزی ئەکرا ژنانی گەڕک و کوڕانی گەڕک هاتن کوتانەکە کوڕەکان زیاتریان کرد ئەیان کوتا بۆ ئەوەی تۆکڵێکی لێبێتەوە و ئاسان بێ شتنەوەی هەڵخستنی بۆ سەروان کوڕان یارمەتیانیان بەڵام زۆربەی خانمان یارمەتیانیان خانمانی گەڕک هاتن پۆل یارمەتیەکیانەیە بە هەرەوەزی بەبێ مقابل و بە خۆشیەوە بە سنگێکی فراوانەوە بە قسەی خۆشی خۆیانەوە نانکردن ڕۆژانە نەبوو ساجێ دەربێن و مثلا چلوی ئارکا بەنانەوەوانە دوایی لەم پەرێمەز پێیا بوو هەمووی نانی تەنورە بوو بەڵێ دۆ شاوگرتن مەسەلەن کە یانگرت زەخیرە خستن بۆ زستان بە هەرەوەزی ئەکرا نانکردن لە هەمووی زۆر سەرنجی ڕایگەشام هەچ کەسە و تیرۆک و ئەمەی پنەکەی خۆیە ئەهێنا دوای ئەوەی کە ماڵ و مناڵی بەڕێە کرد بۆ مەکتەب بۆیە بۆ بازار بۆیە هەچ کەسە و ئەهات بەپی کاتەکەی خۆی ئەیگونجان دوو سێسێ هاتن بۆ سەر تەنورەکە نانیانە کردەوە نانەکانە کردەوە بۆ ئەو خانمەی بۆ بەڕێزی کە یا بە تەنورەکە نانەکە دەربێنێ ئەنجا نیۆڕوان خواردنێکی هەرەوەزیە چێگەی کریایە ساحێ ماڵەکە بۆیە کردن و دایمە ساحێ ماڵەکە پشکۆی گەرمی هەبوو بۆ زستان زۆر خۆش بوو ئەو مقەڵێمان پڕەکردەوە تریلکی لەسەر کوڵاکرایە کەم وەرە خوشتانی خۆی یا هەریسە کرا دوایی بەشەکرا بۆ دراوسەکان یعنی هەریسە بە منجڵی زنجیری گەورە منجڵەکان بەسەلەن دانولە شکرا دانولە بەڵێ ئەو هەریسە و سەروپێکە قورس بوو بە ئەرک بوو مەگەر بۆ یەک دوو دراوسەوە ئەو بۆنی چوە بەسەریە جارێ خواردنێکی ئەم کردایە ئەو بۆنی چوە بەسەر دراوسەکە ئیلابێ بۆی بچێت طبعا ئەو هینە من لە قەڵازێ بەڕاستی لە هەشتاکانە لە قەڵازێ و دیاردێم بینی یعنی داوەتیانە کرد بۆ یەکێک هەموو گەڕک خواردنی بۆچ من چەندجار لە قەڵازێ ئەو سیفەتە گەورەیان تایە و زۆر ڕێزم هەیە بۆیان بەڕاستی ینی هاتی سەرباسی قەڵازەکە حەزەکەم نمونەیەکی قەڵاز زەمان بۆ واس بکەی کە خەڵکی پشدەر خەڵکیکی میوان دۆست و خەڵکیکی بەڕێز و بە احترامن تۆ چیت لێ بینیوە و کاتی کە دکتۆر بووی لەوێ کاکە شێخ من ماڵێک دعوەتی کردم بۆ نیوەڕۆ منیش جابم بۆ ناردن وتم بەڕێزان ناتوانم بێم کاتار خۆت بووی ئەخۆم بووم وتم ناتوانم بێم وتیان سەبەب چیە ناتوانی بێ وتم وەڵای یەک پاسی 21 نەفەری لە سلێمانی و هاتون بۆ لە خزم و کەس و کار و برادران و تۆ معخول نییە ماڵە دعوەتی تۆ کاتۆ وتیان ئەو کە پێمان خۆشە حەزمانە کرد 21 نەبە 42 بە دوو پاس بۆیە ئەبێ هەربێ هەمووشیان بێ وتم وڵی ئەوانە هاتون و سا کەبابخانی وەستا عەلی هەبوو مەشهور بوو وعدی کەبابم پیاوتی ئێوارە کەبابیان بووک ئێستەیەن کاکە شێخ ئەقڵە نایبڕێ 21 نە خواردی 50 کەسیان هەبوو ئەو ماڵە وتم باشە من تاقە نەفرێکم ئێوە بووە ئەم مەسرەفە زۆرە ئەەکەن ئەم زەرەرە بۆ لە خۆتانێن وتی نازەرەر نییە ئێمە یەک دەنەگەڵ ناگرین تی بەخشینەوە
کاسە دراوسێتی یعنی من ئەمەم چەند جارێ لێ بینیون کە یعنی بەڕاستی زۆر بە خزمەتن یعنی صفاتی کوردەواری خۆمان تا ئێستا بتون و تۆڵی لە ناو پشدەرا هەیە و پشدەر و بتوێن و ڕانیەوە هەیە من تێ شوێنەکانی کەش هەڵبەتە هەیە بەس من زیاتر لەگەڵ ئەوانە تێکەڵ بووم زۆر حرمەت و ڕێزم هەیە بۆیان هەمیشە هەزار سڵاویان لێبێ و گەورەنەوانە بەڕاستی گەورن ڕاستە کاتوریان گەنج و لاوەکانی ئەوسای خۆمان ئیسە خەڵک ینی مەسادری معریفە و فێربوون و ئەم شتانە زۆر ێسا بەتایبەتی لە ئینتەرنێت و لەمە هەر مەجالەکە دەستەکەوێت ئەوسا گەنج لەکوێ ئەزمموی وەرەگرت لەکوێ فێرە بوو لەکوێ ئادابی مەجلیس و ینی گەورەکان فێرە بوو ماڵ سەرچاوی یەکەم بۆ یاشێخ لە ماڵی خۆیان هەچ کەسە بە پێی ئیش و کارەکەی باوکی ئەچوو بۆ دوکان بۆ محلەکەی بۆ کۆڕەکەی مەسەن کوڕاغا چۆ کۆڕی باوکی فێری گەورە و چییە بۆ مەسەن ئێمە لە چوومەتە کۆڕی ئاغاکان مەسەن لە پشدەر ئاکۆیان ڕێزم هەیە بۆیان کەمترین کەس بچووکترین کەس بەتەمەندترین کەس مناڵترین کەس دەوڵەمەندترین فەقیرتر بچێ بۆ لایان هەڵەسن لەبەری کە ئەژڕوا هەڵەسن لەبەری و تا دەرگای حەوشە لەگەڵ یاڕۆن ئەمە ئاداب و نەریتێکە ڕێزلێنان لە میوان زۆر گەورەیە یاشێخ هەچ کەسی لە دەرگادەیە هەچ کەسێ بێت پاسی پارۆ و پول و جل و بەرگ و نزیکی و دووری و دەوڵەمەنی و فەقیری نابێ بکرێ میوان گەورەیە میوان خێر و بەرەکەتی خۆی بەخۆیەوەتی باوەڕکاج ڕۆژێ من میواناری خەڵکم کردبێ و ڕۆژە دەستکەوتم زیاتر بوو خۆی خێرەکە و بۆیێن نازانیت اینجا ئەو نەریتە فێرە بوو لە ناو ماڵەکەیە لە کۆڵانە پیاوێک باتایەتەوە دوو گۆڵیشمان کردای وەستاین ئەمان و با بڕە تۆپەکەی بەرنەکەوێ ئێستا بەداخەوە لە بەعزەکە سێ نیشانەی لێگرێ بە تۆپەڵە بەفەر بە شتێکڵێ بۆی مامۆساوە هەر زۆر ڕێز مامۆستای بەڵێ خۆ دەشاردەوە بۆی نەوبینێ تۆی بینیوە لە کۆڵان خۆ تۆی چ نەکردووە تۆی بینی و بەرەو بازار ڕۆی هیچ نەکردووە لەوانەیە بە ئیشێکی بێتی بەس شەرمە دەکرد جارێ جگەرە خواردن لە بەرچاوی گەورە هەر نەبوو جا ئەم ڕێز و پەروەردەیە شتێکی سیر بوو ئەو کاتە ئەڵبەتە ئێستا نەریت گۆڕاوە بەپی کۆمەڵایەتی و بەپی زەمان و مەکان و ئەم دەور و دەرکەتیەکەوتوین ئێستا گۆڕاوە زۆر شت گۆڕاوە ئێستا زۆر کە زاگای لە مناڵەکەی نییە کەیە ڕواکەیەتەوە کێ نوێ هەرچەنە باوکی کە بەهواڵێ پرسێ پێی ناخۆشە نازانێ ئەمە لە خۆشەویستی باوکایەتیایە ئەنجا لە مەکتەب فێری ئەو شتانەیانە کردین ینی بەڕاستی قوتابخانە سەرچاوەیەکی گەورەی پەروەردەی مرۆڤ قوتابخانە هەر بۆ نییە دوو چەنەکە و چوار و چەنەکە و ئەو معادە لە فیزیایی و چەن و فڵان چی کردو ئەوە بۆ پەروەردەکردنە لەبەرەوەی وەزارەتەکەمان ناوی وەزارەتی پەروەردەیە فێرکردن نییە پەروەردە زۆر مهمە خەڵک پەروەردەکەی ئەگەر وڵاتانە بچیت ئەگەر دەرفەت بوو باسیەوەی وڵاتی ژگویابان بکە زانی چۆن مناڵ پەروەردە ئەکەن لە سەرەتاوە چۆن پەروەردەیەکەن جا ئەو خەڵکی ئەو وەختەی ئێمە لە ماڵی خۆی لە کۆڵان لە مەکتەب لە ناو بازار فێری مزگەوتەکان کە ڕیزە بوون فێرەوی ڕێزکردنیان نەکردن چۆنە بێ ڕیزبی چۆنە بێ خوار و خێج نەبیت چۆنە بێ ڕێزی گەورە چۆنە بێ بێ دەنگ بیت لە خۆتۆ قسە نەکەیت لە غۆ نەکەی لە کاتی کەیەکی قسەکات ینی ئەمانە هەمووی سەرچاوی فێربوونی لاوەکانی ئەو سابوون ئەڵبەتە هەندێ نووسین و نووسراوە و هەفتەنامە و گۆڤار و شت هەبوو خوێنەوارەکان ئەیان خوێنەوە و ئەوانیش بیرمان نەچێ گوێئاگردان هەبوو وەختی خۆی بەداخەوە نەما خۆزگە پسپۆڕێک لە بەشی کەلتور نەموو وەختێ وتومە خۆزگە زانکۆیەکمانە بۆیە بناوی زانکۆی بڵین کوردەواری شتێک بەس باسی کورد بکات بە هەموو شێشەکانی چێ لەو شتانە بابەتانە بناگردان بوو گوێئاگردان بوو ئەم گوێئاگردانە شەواندا نیشتین لە دەوری مقڵیەکە شەوچەرێگە خورا شەوان خزم و کەسوکار و زیاتر کەسوکاری زۆر نزیکدا نیشتن گەورەکان قسە و باسییان بۆ جێڕاینەوە بابەتیانە جێڕێەوە ئەو گوێئاگردانانە زۆر مهم بوون دەرس بوون ینی سەرچاوی گواستنەوەی زانست و زانیاری و چیرۆکە کۆنەکان بوون ڕووداوە و بەسەراتەکان بوون بۆنەوەی نوێ کاتور ئەوسا حکایەت خوان هەبووە من ماڵی باپیرم لە هەڵەبجەی شەهید هەتا حکایەت خوانە بان کردووە ئەڵێ حکایەتی وا هەبووە 40 شەوی پێشوە کە تاوی کردو ینی سەرسەل بووە ئەم حکایەت خوانانە بەڕاستی ئەم حکایەتانە دەرسی زۆر گەوری تیا بوو بۆ کوڕ و کچ و گەنج و هەمووی کە دانیشت و گویان لێگرت بەڵێ ئەوە یەک لە بازاڕیژەکرا لە چاخانەکانەکرا لە چاخانەکان ئێوارانەکرا و قسەی ئەو قسانەکراوە چیرۆکانە کراوە ئەنجامە من نوکتەیە کاتە بیرم ئەگەر ڕێبێ بیکەم کاک حەمەنووری سڵاومە هەیە بۆی زۆر خۆشیە جێڕێتەوە ئەڵێ
باسی ڕۆستەم و زۆرابی بۆ خوێنیتەوەی چ لەو حکایەتەوانە ئیتر هەموو جارێک هەر بویان خوێنەوەتەوە گەیشتۆتەوەی کەوا ڕۆستەمەیە بە عەرزاوی کوژێ وتیانە ئەم جارە نایکوژێ بێ بڵی نایکوژێ وتیتی کاکە چیرۆکەکە وایە جا کە بردوێتی سەراوە کە ویستێتی حەوشەوە حڕۆژ بە کۆڵ بیژێ ڕێیچی نەبێ ژنەکی لێ پێیا بۆ توێتی کورە مردووە لی گەڕێ توێتی ئیشەڵا بە قسەی ناکەم جارە پیرێژنەکە مردووە ناگاتە پێی بڵێ خۆی ئیتر زۆر خۆشیە جێڕێتەوە یادی بەخێر کاکە حەمد ڕاستە فەرمووی. کاتوریان شیعری پەندامێز لە کوردیە، ئایا شیعرەکانمان هەمووی پند و ئامۆژگاری و شتی جوان بوون، بە تایبەتی پیرەمێر زۆر جوان لەم مەسەلەیە دیارە. لەم ئەڵقەیەوە لە ئەڵقەیدا هاتووشە زیاتر درێژی پێدەین، ئەوەنی کاتمان مابێت حەزەکەم ئیشارەیەکی پێ بکەی جەنابەت. وەڵی ئەو تەمان ئێمە دووش دەبێ بیر نەکەین. مامۆسایانە بەڕێزەکان سەرچاوی زانست و زانینێکی باش بوون، زۆر بەشیان دەستی شیعریان هەبوو، زۆربەیان چونکە سەرچاوی خوێندن لە ڕێی حوجرە و مامۆستایی و ئاینیەوە بۆ زمانیان فێربوون و زمانی عەرەبیا فێربوون، زمانی فارسی فێربوون. ئەم شاعیرانە بەڕاستی سەرچاوی معریفە و پاراستنی زمانی ئێمە بوون، یعنی زمانەکەیان پاراستوین، کەلتورەکەیان بۆ پاراستوین و هەروەها بە شێوەیەکی فۆتۆگرافی جوان ڕسمی ئەو بابەتانەی ئەو سەردەمەی خۆیان کردووە بۆ ئەڵبەتە بەچی ڕسمەکەی ڕسامێک بەس قەڵەمێکی ڕەشی بەرێ و ناتوانێت سەڵ سووری تێکە. ئەو شانەی کە ئەو زەمانە باو بووە، ئەو شانەی کە خەڵک تێگەیشتون و ئەوان زانیویانە بەکاریان هێناوە بە شێوازێکی وا گەورە. مەسەلەن ئەو ڕاستیان بۆ حاڵ کردووی، مەسەلەن یەکێکە چێ بۆ غەریبی هەز بە نامۆیەکە نەخۆشیەگەیە پێڵێن دەردی دووری، ئەو غەریبیە ئینسان تێگەیە عمری ئەو ناخۆشیە باسمان کرد لە باشی ترە 4 ساڵە خایانێ لە دوای 4 ساڵەکە ڕای لێو جۆرە، یعنی لەبەر ئەوەی کە چێ بۆ وڵاتێکی دەرەوە ئەگەر ویستی ڕانەیە لە وڵاتی دەرەوە لە ساڵی یەکەم و دووەما بێتەوە ئەتوانێ واز بێنێ، بەس کە بوو بە 3 و 4 تەواو کرد فێری ناڕەحەتێکە و ناخۆشیەکەیە بێ ئەو بەرسەراتی بەسەراتەوە باسی مان کردوتمان 4 ساڵە عمری دەقەگرێ و ئەبوژێتەوە لەگەڵ یای گوزەرێنێتر کەم و زۆر. سە لە نالی باسی ئەو دەردیەکات ئەڵێ زارم وەکو هیلال و نەحیفم وەکو خەیاڵ، ئایا دەکەومە زار و بەدڵدا دەکەم عبور، لەم شەرحی دەردی غوربەتە، لەم سۆزی هیجرەتە، دڵ ڕەنگە بێ بە ئاو بە چاوە بکە عبور. ئەمەم دێڕم باس کرد لەگەڵ خوا لێ خۆش بوو شاعیری گەورەی کورد مامۆستا شێرکۆ بێکەس، سەرێکی باە وتی کاک دکتۆر شتێ بڵێم وتی بە کەس ناوترێ، وتی من لە غەریبی بووم و چەند ساڵ لە دەرەوەی وڵات بووم، خۆم پێ نەگیرا ئاخریار هاتمەوە بۆ کوردستان، بەڵام ئەمەی کەنالی وتوێتی گەر لێکی بیتەوە وتی بە کەس ناوترێ، یعنی وشەی جوان وشەی ڕێک و پێک هەستمان یەک تۆز بۆ بکەی کارتۆ مەسەلەن ئەڵێ زارم وەکو هیلال، یعنی من لاواز بووم وەکو مانگ، بەڵام خۆنالی هەروە وازمان لێ نایانێ، ئەگەر یەکێک زۆر بێتاقەت بێ دەمی وا لێەکەم قوسی دەمی وەکو هیلالی نەحیفم بڵێ ئەڵێ تەنیچیش بوومەتەوە ئەمەنە پوکاومەتەوە وەکو خەیاڵ خەیاڵ کە شتێک بە حاڵ بە چاوتایەت و بە دڵتایە بە دڵ بە مێشتایەت دەکەومە زار بۆ یەکەم لە زارم وەکو هیلال، ئایا کەس باسی منەکە بە دڵدا دەکەم خطور، ینی کەسێک بە دڵی ئاەت ڕۆژێ باسی من بکات. جاڵێ لەم شەرحی دەردی غوربەتە، لەم شەرحی دەردی دووریە غەریبی و نامۆی خۆم غەریبی و خۆم ئاوەری خۆم، لەم سۆزی هیجرەتە. سۆز یعنی سووتان کەلیمەی سۆز بە ئەسڵا وشەی سۆز باسی وشەمان کرد، سۆز بە معنای خۆشەویستی و بە سۆزە و دڵسۆزە و لی وەرگیراوە، بەس وشەی سۆزان یعنی سووتانن. جاڵێ لەم سۆزی هیجرەتە، هەنیسان کە لە دووریە بێ لە کەس و کار و خۆشەویستی و وڵات و مەملەکەتی خۆی ئەسووتێ بۆیان. لەم شەرحی دەردی و لەم سۆزی هیجرەتە دڵ ڕەنگە بێ بە ئاو، کە تاوان کە تۆ لەناو گڕ و گەرمایەکی زۆرا بیت ئەتویتەوە، کە توایتەوە ئەبێ بە ئاو، کە بووی بە ئاو لەوانەیە دڵم بە چاوما بێتە دەرەوە، یعنی ئەم بۆ چوونە چنە دڵ ڕەنگە بێ بە ئاو دڵم لە چاومەوە بێتە دەرەوە، یعنی ئەم بۆ چوونە گەورەیە، ئەم هەستە گەورەیە، ئەم نەستە گەورەیە بە هەڕکە بە کەس ناوترێ. زۆریشمان چوو بۆ غەریبی و زۆریش ماوەتەوە و زۆریش لە وڵاتانی تر بۆ زۆریش دەستی شاعیری هەیە، بەڵام ئەو شانی کە پی بۆ نالی ڕەم بێ مفرداتی ئەو کاتە شتەکانی ئەو کاتە کە هەی بوو بێ هەر ئەوانەیە کە خۆی وەریگرتووە و هەتا نالی وشە هەیە خۆی دایڕشتووە، خۆی نەحتی کردووە. مەسەڵێ زانانمان
هیچ شاعرێ نەیوتوە زانانمان ئەو لە شعرێکاڵێ ئەڵەیە کە بۆی بانگوشەکەەوە بۆ کە سەربانەکەی کە باسی حجرەکەیەکە بۆ زانیمان کە سەربانەکە نەکوتیتەوە ئاوی لێتە خوارەوە یعنی وشە هەیە دای تاشیوە وتمان وشە هەیە توانی دای تاشیت کاتوریان ئێمە درێژە بەم ئەو توێژە جوان و پڕمەدلول و پڕماهیەتە قورسادین لە خزمەت جەنابتا بۆڵقەی داهاتووە لە خزمەتان نابین ئینشاڵڵا ئازانم خۆشەویستانم تا بێگەشتنەوەیکتر لە ئەڵقا جوانەکان لە خزمەت جەنابی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەراج لە خزمەتان نابین تاوکاتە بەخۆی گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ